هەموو جارێ لەم جێیە چیرۆکێکی نوێهایە هەر جارەی باباتێ چێژ و خۆشی عاداتێ جەژنتان پیرۆز بێ ڕۆڵەکانی من. جەژنتان پیرۆز بێ. ئەی قوربانتان بێم هەمیشە هەر لە جەژن و خۆشییا بن. هیوادارم جەژنێکی خۆش بەڕێ بکەن ڕۆڵەکانی من. خۆتان ئامادە کردو بۆ جەژن ها؟ جلی جوانیشتان لەبەر کردووە. دڵنیام کە نانی جەژنیشتان خواردو ها؟ دەی چیتان خواردە بزانمەزانن؟ فاسۆلیا و بێرە. ئەی نۆشی گیانتان بێ خۆتان نەزانن لە جەژنە برنج و فاسۆلیا و قەیسی و ئیتر هەنێ جار بامێژ لێنرێ لەگەڵ گۆشت و مریشک و ئەم شتانە ئەمە هەمووی ئامادەکرێ بۆ جەژن. ئێمە خۆتان نەزانن جەژن بۆنێکی تایبەتە و ئەبێ ئامادەکاری باشی بۆ بکەین. باشە ڕۆڵەکانی من؟ باشە. جا بۆ بۆنێەوە من ئێستا چیرۆکێکی زۆر خۆشتان بۆ گێڕمەوە کە باسی جەژنەکە. ئێ ڕۆڵەکانی من؟ داپیرە چیرۆکێکتان بۆ گێڕێتەوە باسی جەژنەکە. باش چیرۆکەکە داپیرە بێ چیرۆکی داپیرە. ئاخر بۆنەکەمان جەژنە بۆیە منش باسی جەژنتان بۆکەم. جوان گوێم بۆ بگرێن. باشە. ئازا دوو خوشکی جوانی هەبوو وەکو ئێوە ئاوا جوان و بەڕێکوپێکی خۆیان گۆڕی بوو. ئازا لە قوتابخانە بوو لەگەڵ خوشکەکانیە. مامۆستا داوای لێ کردبوون کە هەر یەکەیان چیرۆکێک بنووسن دەربارەی جەژن. دوایەوە هاتنەوە بۆ ماڵەوە و پاش چەند ڕۆژێک دوو خوشکەکەی ئازا کە ناویان میوان و ترێ بوو ئەوان چیرۆکی خۆیان نووسی بوو دەربارەی جەژن. بەڵام ئازا نێزانی چۆن چیرۆکەکە بنووسێ و نێزانی باسی چی بکا لە نێو چیرۆکەکەیە. بۆیە بەردەوام ئەهات و ئەچوو بیری ئەکردەوە بۆ ئەوەی بزانێ چیرۆکەکەی باسی چی بکە. ئازا ڕووی بۆ لای خوشکەکانی داوای لێ خوشکەکانی کرد کە ئەو چیرۆکەی ئەوان نووسیویانە پیشانی ئازای بن. بەڵام خوشکەکانی وتیان نابێت ئازا ئەبێت دۆخۆ و چیرۆکێک بنووسی نابێت سەیری چیرۆکەکانی ئێمەکەی دوایی مامۆستا ئازانێ کە لەسەر ئێوە ئێمە نووسیوتە. ئازا دانیشت بوو لە حەوشەکەیە بیری ئەکردەوە کە چیرۆکەکەی چی بێ. لە ناکاو دایکی بانگی کرد وتی ئازا ئادەی وەرە ڕۆڵێکیان بە ئەو فەردە برنجە پێکەوە بەرینە ژوورەوە. ئازا ڕۆژ یارمەتی دایکیە. لەم کاتەیە کە ڕۆی یارمەتی دایکی با و گەلوپەلەکانیان بردە ژوورەوە ئەو هەر بیری ئەکردەوە کە چیرۆکەکەی باسی چی بکە. ئەو لە ژوورۆ دانیش لە لای برنج و فاسۆلیا و ئەو کەرەستانی کە لە ژوورۆ دانرا بوو. دانیشتە بوو لە ناکاو یەکێک وتی ئەوە کەی لێمانەنێن؟ ئەبێوە کێ بێ؟ ئازا ئاوا سەیری کرد ورد بۆیەوە بینی کە دەنکە برنجێک قساکە پێڵێت ئەوە کەی لێمان ئەنێن؟ ئازا ئاوا سەیری کرد هەر وردە بۆیەوە لێ. باشان فاسۆلیا وتی بەلەو چییە؟ بەیانی هەمومان لێ ئەنێن. دەنکە برنج وتی بەڕاست بەیانی لێمانەنێن؟ ئەوش وتی بەڵێ بەیانی لێمانەنێن ئەی بۆ پێ خۆش نییە؟ دەنکە برنج وتی بابا پێم خۆشە. لەو کاتێک کە ئەمان گفتوگۆیان نەکرد قەیسی ترش و مزریش لەو لاوە قسەی کرد وتی ئەوە چیە دەنکە برنج؟ ئەڵێ ترسیکە لێو بنێن. برنج وتی
ناترسم قەینا کەمێکە ترسم. قەیسی وتی پێویست بەوە ناکا بترسی، تۆ لەگەڵ فاسۆلیایە هەموو ڕۆژێ دایکی ئازا لێتەنێت و ئەتان خۆن، بەڵام من لە ساڵێکا چەند جارێک لێ ئەندرێم. بۆیە لەم کاتەیە ئازا هەر گوێ لە گفتوگوی ئەمان بوو. ئیتر برنج وتی دەی باشە مادام بۆ جەژنە قەینا پێم خۆشە. ئیتر ئازا هەتاو گفتوگۆکەی ئەوان کۆتایی هات ئەم دانیشتوو بە دیارەوە. دوایەوە دایکی بانگی کرد و ئازا چووە دەرەوە بۆ بەیانی جەژن. کاتی دایکی سفرەی ڕاخست ئازا بەلەمە برنجەکەی خستە سەر سفرەکە. ئازا کە بەلەمە برنجەکەی دانا پێیوت زۆر سپاس برنجی دەنک خڕی جوان. هەمووان پێکەوە دانیشتن نانی جەژنیان خوارد. دوای ئەوە ئازا زانی کە ئەو چیرۆکەی کە مامۆستالی داواکات لەسەر چی بینووسێ. بۆیە ئازاش دانیشت چیرۆکێکی جوان و پوختی نووسی بۆ مامۆستا. دوای ئەوە کە بردیەوە بۆ مامۆستا زۆری بەدڵ بوو مامۆستاکەی و لەناو هەموو هاوپۆلەکانیا مامۆستا خەڵاتی باشترین چیرۆکی یا بە ئازا لەبەر ئەوەی جوان بیری کردەوە و زانی کە چیرۆکەکەی لەسەر چی بنووسێ. بەدڵتان بوو چیرۆکەکە؟ زۆرم پێخۆش بوو کەچ. ئای قوربانتان، ئای قوربانتان، منیش زۆرم خۆشەوی ڕۆڵەکیان. من هەمووتانم خۆشەوی ڕۆڵەکانی من، ئێوە جەرگی منن بە ساقەتان من لە دەورتان گەڕم. دوای کە عەقڵ بوون ئەبێ یەک تۆز بخۆن نابێ زۆر بخۆن، چونکە زۆر خواردنی شیرینی خراپە بۆ ددانەکانتان. جا جەژنانەی من بۆ ئێوە شتێکی زۆر تایبەتە. لە دەستگای ڕۆشنبیری جەمال ئەلفان چووم شتی تایبەتم بۆ ئێوە هێناوە. جا ئێستا ئەتان نەمێ ئەمە بۆ تۆ، ئەوەش بۆ تۆ، ئەمە چیرۆکە و کتێبی پەروەردەیە بۆ ئێوە زۆر بەسوودە. ئێوە ئەبێ گرنگی بە خوێندنەوەی کتێب و ئادێ ڕۆڵێکیان کتێب و چیرۆک و فێرکاری بن، لەبەرەوەی ئێوە ئیتر ئەچنە قوتابخانە و پێویستەکە زۆر بخوێنەوە. ئادی ئەوەش نەماوە کە چونەوە بۆ ماڵەوە بە خۆتان سەیری بکەن و هەڵی بچڕن. پیرۆستان بێ، ئەوەش بۆ تۆ. دەست خۆشدا پیرە، پیرۆز بێ دڵاکە، پیرۆستان بێ. برنجش لەکە دوای ئەویشە خۆن چۆن بۆستن یەکێک با گوێم لە هەمووتان بێ. گیانی داپیرە شتێکە بۆ من هێناوە؟ ئەی باشە بە ساقەو بم. ئەنجا زانم ئێوە حەستان لەوەیە بچن بۆ جۆلانێ. ئێ باش ئێستا با زۆراتان نەگرم، هەمومان پێکەوە ماڵ ئاوایی ئەەکەین و دواتر بچن بۆ جۆلانێ. باش من ئێستا زۆراتان ناگرم، ئەزانم پێتان خۆشە بچن جۆلانێ بکەن. لەگەڵ ئەم گوڵە جوانانەی باخچەی کەناری جەژنتان پیرۆز بێ و ماڵتان ئاوا. هەموو جارێ لەم جێیە چیرۆکێکی نوێهایە، هەر جارەی بابا باتێ چێژ و خۆشی